وەرەو ئەم شەو لەگەڵ نۆشینی دوا پێکدا ببەرە مۆسیقار بمژەنە بۆ دوجار بمژەنە وەک گیتار ئەو دەمانەی ژێیەکانی بوونەتە کەلەپچەی دەستم یا وەک پیانۆ کە سەوزێکات خەوی مەستم بمژەنە وەک لافاو کە یاخی ئەبێ لە ڕووبار لرفە ئەکاو ڕائەماڵێ و لە ڕەگەوە هەڵیەکێشێ پیرەدار بمژەنە وەک بولبول کە شیشی قەفەزەشکێنێ و بە ئازادی ماچی ئەکات یەکەمین چڵ بمژەنە وەک فرمێسک ئەشکی تۆخ کاتێ لە چاوە بێزارە بێ و تەڕی ئەکات ڕوومەتی شۆخ بمژەنەوە گەو زریانەی دەست لە ملی پاییز ئەکات ئەو دەمانی گیانە کێشێ و تەرمی هەزاران گەڵای زەرد لە بەردەمی درەختی دایکا ڕیز ئەکات لێوەکانتم پێوە بنێ و بمژەنە هەر وەکو زستان ئەو دەمەی ژیان سڕەکات بە زریان و سەهۆڵبەندان بمژەنە وەک گەردەلوولی تووڕەی دەریا ئەو دەمانەی شەپۆلەکانی شێ دەبێ کەنار ئەکێشێ بەسەریا بمژەنە وەک ڕنووی بەفر کاتێ لە قەتپاڵ بێزارە و هەرس ئەبا و هەڵ ئەکەنێ بەرد و خۆڵ و دەوەن و دار پێش خۆیان ئەدا بۆ بنار بمژەنە وەکو دڵدارێ ئەو دەمانەی ئازیزەکەی نوقمی چێژە بە ماچی تەڕ بە سەرتاپایدا ئەبارێ ئینجا بمژەنە وەکو خۆم لەو دەمەیدا سازێکی نەرمی دەستی تۆم بمژەنە هەر وەکو خۆت لە مەستیە کە نوقمەبی لە ناو گاتای عەشق و بادە پەرستیە بمژەنە وەک گیتار وەک شمشاڵ وەک پیانۆ بمژەنە نەرمتر لە سەمای سەرشانۆ بەزمەمژەنە تا تفەنگەکانە خەون ئەو ساتانەی گشت ڕۆحەکان لە ئاشتیە بە ئاسوودەیی بێدەنگی شەون بەزمەمژەنە تا تفەنگەکان ئەخەون ئەو ساتانەی گشت ڕۆحەکان لە ئاشتیە ئاسوودەی بێدەنگی شەون کامژەنی ئاوازێکم لێ دەربێنە لەگەڵ هاژەی هەوای دەما زەوی و ئاسمان بێنێ تاڵپەرچێ و سەما بمژەنە تا گر دەرئەچێ لە ژێمەوە بمژەنە تا لە ناو دەست و پەنجەکان تا وردە وردە تنۆک تنۆک ئەتوێمەوە